پارواز و گۆران ئایا جیابوونەوە دوای ئەو هەموو عەشق و خۆشەویستیە جیابوونەوە هۆکارەکەی چییە؟ ئەی منداڵەکانیان لایکامەیان دەمێنێتەوە هەردووکیان لە ئینستاگرام یەکتریان ئانفۆلۆ کردیا پارواز چی دەڵێ دەربارەی ئەو بابەتە چۆن وەڵامی خەڵک دەداتەوە بۆچی ئەو ژن و مێردانەی لە سۆشیال میدیا دەردەکەون ئەگەر دوای 20 ساڵیش بێ زۆربەیان جیا دەبنەوە هۆکار چییە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتەم بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیدیۆکە بکەی لایک و کۆمنت و شەریت بیر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەما بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. عاشقمە بە بەچاوی من دڵم ماڵی خەم و ژانە هەنگاومەنێ بۆ هەوارم ڕێگام دڕک و بیابانە هونەرمەند پەرواز و گۆران ساڵە چەند ڕۆژێکە دەنگۆی ئەوە بڵاوبۆتەوە کەوت و هونەرمەندەیە ژانی هاوسەرگیریان کۆتایی پێهاتوو و لە یەکتری جیابوونەوە گۆران ساڵە ئەو هونەرمەندەیە خەڵکی ڕەواندزە و ساڵانێکی زۆرە لە شاری هەولێر نیشتەجێیە لێسادا تەمەنی نزیکەی 46 ساڵ دەبێتن وەروەها پەرواز خەڵکی قەڵات زێ و ئەویش لە هەولێر و سلێمانی و چەندین شوێنی تر نیشتەجێ بۆ تاوەکو ئێستاکە لێسادا ئەویش تەمەنی نزیکەی 33 ساڵ بۆ 34 ساڵ دەبێتن ئەو دوو کەسایەتیە لە ڕێگای هەچقێکی زۆرەوە بە یەکتری گەیشتن هەر لە تەمەنێکی بچووک و ئەو دوو کەسایەتیە عاشقی یەکتر دەبن و وە لە کۆتاییەکەشدا هاوسەرگیری دەکەن هاوسەرگیریەکەیان تاوەکو ئێستاکە نزیکەی 13 بۆ 14 ساڵ پێش ئێستا هاوسەرگیریان کرد گۆران ساڵە هەر لە تەمەنی منداڵیەوە ڕوو لە کاری هونەر دەکاتن و لە دراما و فلیم بەشداری دەکاتن یەکێک لەو درامانەیە کە بەشداری کردووە مەمی ئالان کەوکادا تەمەنێکی بچووکی هەبوو گۆران ساڵە چەند ساڵێک دوای ئەوەی کە بەشداری لەو درامایە کرد بینیمان بە چەند گۆرانی و کلیپێکی جیاواز ئەو کاتە شتێکی جیاواز بوو کە ئەو گۆرانێکیان بەو ستایلە دەوت و ئاوازەکانی و تێکستەکانی زۆر سەرنجڕاکێش بوون هەر لە ماوەیەکی کورتە زۆربەی خەڵک سەری ئەو هونەرمەندەی دەکرد و بۆ هاندەری ئەو هونەرمەندەیە بۆ بەردەوام بوو دوای چەند ساڵێک هاوسەرگیری کرد لەگەڵ خاتوونێک بە ناوی پارواز حوسێن پەرواز حوسێن دوای ئەوەی چەند ساڵێک هاوسەری یەکتری بوون بەشداری لە پرۆگرامێکی عەرەبی دەکاتون بە ناوی عەرەب ئایدل ئەو خاتوونەیە توانی ناوبانگێکی زۆر بۆ خۆی و بۆ کوردستان و کورد بە خەڵک بناسێ بۆ جێگای شانازی هەم لە دووەلی عەرەبی و هەم لە ناو کوردستان ئەو خاتوونێ تاوەکو ئێستا بەردەوامە بە چەندین گۆرانی و کلیپ وەلەو کۆتاییانەش بینیمان لە وڵاتی بەریتانیا و لە شاری لەندەن بەشداری چەندین کۆنسێرت و ئاهەنگی کردبوو ئەمە چەند ڕۆژێک دەبێتن هەواڵێک بڵاو بۆتەوە دەربارەی ئەو دوو هونەرمەندە کە گوایە لە یەکتری جیابوونەوە ئەو هونەرمەندانە تاوەکو ئێستاکە هیچ ڕوونکردنەوەیان دەربارەی ئەو بابەتە نەداوە تەنها چەند ڕۆژێک پێش ئێستا پەرواز شەری دەنووسی و گۆرانیش بە گۆرانیە کۆنەکانی وەڵامی دەداوە و ئەو کاتە خەڵک زیاتر هەستیان بەوە کرد کە ئەو دوو کەسایەتیە لەگەڵ یەکتری نەماون بەداخەوە کامەش زۆربەی فانەکانیان دڵتەنگ بوونە بەوەی کە ئەو دوو کەسایەتی لە یەکتری جیابوو بوونەوە وەروەها لە ئێستادا پەرواز نوێترین ڕوونکردنەوەیدا دەربارەی ئەوەی کە من هیچ کاتێک ڕوونکردنەوە نادەم دەربارەی ئەوەی لەگەڵ خێزانەکەم چی دەکەم و چی ناکەم لەگەڵ دایکم و باوکم و منداڵەکانم هیچ کەسێک پرسیاری ئەوم لێ نەکاتن کە چی بۆ چی نەبووە لەبەرەوەی لە ئێستاوە تاوەکو 1000 ساڵی تر من هیچ ڕوونکردنەوەیەک نادەم لە سۆشیال میدیا و تاوەکو ئێستاکە چەندین زانیاری بە ئێمە گەیشتووە و بازەوە دەکەن ئەو هونەرمەندانە لە ئێستادا کێشەکەیان لە دادگایە و پەرواز شکایەتی بەرامبەر هونەرمەند گۆران کردووە بەڵام تاوەکو ئێستاکە لە زاری خۆیان هیچ ڕوونکردنەوەیان دەربارەی ئەو بابەتە نەداوە ئایا ئەو بابەتە گەیشتۆتە چه ئاستێک بەڵام ئەوەی سەیرە نزیکەی 1 مانگی ڕێک دەبێتن پەرواز گۆرانی و کلیپێکی خۆی بڵاو کردەوە کە ئەو کاتە باسی لەوە دەکرد ئەو گۆرانیە ئەوی هونەرمەند گۆران ساڵی هاوسەریتی نزیکەی
10 ساڵ لەبێتن ئەو گۆرانیە نووسی و بەڵام تاوکو ئێستا بڵاوی نەکردوتەوە و ئەو گۆرانی داوەتە بە من و هەمووشمان بینیمان. پەرواز گۆرانەکەی بە شێوازی کلیپ بڵاو کردەوە، بەڵام مانگێکی تێپەڕ نەدا دەتوانین بڵێن ئەو دوو کەساتی ئەو دۆنگۆیانیان لەسەر بڵاو بووە. ئێمە وەکو ستافی کلیل میدیا نزیکەی 10 ڕۆژ پێش ئێستا ئەو هاوڵەمە پێگەیشت، بەڵام ئێمە بە هیچ جۆرێک بڵاومان نەکردەوە لەبەرەوەی وتمان نەوەکو هەڵە بێتن و بە شێوازێکی نەخوازرە ئەو بابەتە بڵاو بێتەوە. هیوادارین ئەو دوو هونەرمەندەیە کۆتاییەکەیان باش بێتن و بۆ خۆشترین ژیان بژین و هەموو فانەکانیان چاویان لەوەیە ئەو دوو کەسایەتە بگەڕێنەوە لای یەکتر و لە خۆشەویستی و عاشقەکەیان بەردەوام بن. بەڵام لەو کۆتاییانەدا بینیمان چەندین کەسایەتی دیاری نوێ سۆشال میدیا، بەڵام ئەوان هونەرمەند نەبوون لە کاری تر بەردەوام بۆ وەکو پێشکەشکار و مۆدل و چەندین کەسایەتر بینیمان هەر کاتێک کە بەناوبانگ بوون و لە سۆشال میدیا خەڵکێکی زۆر سەیریانی کرد ڕاستە و خۆ جیابوونەوە. بەڵام دەتوانین ئەمە بڵێین یەکەمین حالەتە کە هەم ژن هەم پیا هەردووچیان هونەرمەندن و وە کەسایەتی بەناوبانگن و بۆ سۆز و خۆشەویستەکەی خۆیان و عاشقەکەی خۆیان چەندین ساڵە بۆ خەڵک باز دەکەن. ئەمە جێگای سەرسوورمانە کە ئەو دوو کەسایەتی لە یەکتری جیابوو بوونەوە، وەروەها هەردوو چیشان یەکتری تاوانبار دەکەن. پەرواز لە ڕێگای شعرەکانیەوە هێرش دەکاتە سەر گۆران و وە گۆرانیش لە ڕێگای گۆرانەکانیەوە وەکو نیمچە هێرشێک ڕوو دەکاتە پەرواز. بەڵام تاوکو ئێستاکە پێمە خۆشە ئەوەتان پێ بڵێن کەیسەکەیان یەکلایی نەبۆتەوە لە دادگا. هیوادارین ئەو دوو کەسایەتیە بە زووترین کات بگەڕێنەوە لای یەکتری و وە کێشەکانیان چارەسەر بێتن و هیوادارین هەموو ئەو کەسانەی لە ئێستادا کێشیان هەیە لەگەڵ یەکتری بە زووترین کات کێشەکانیان چارە بێتن و منداڵەکانیان دوور نەبن، یان لە سۆزی دایکیان یان لە سۆزی باوکیان. هیوادارین هەموو لایەک ژیانێکی خۆش بژیتن و تەندروست باش بێتن. هیوادارین ئەو دوو هونەرمەندێش لە کارەکانیان بەردەوام بن و وە چاوەڕوانی گۆرانی و کلیپی زۆر جیاوازین و هیوادارین بە بابەتی زۆر جیاواز بیان بینین ئایا هۆکار چییە ئەو کەسایەتیانەی دیاری کورد دوای بەناوبانگبوونیان لە یەکتری جیادەبنەوە. زۆر سپاس بۆ سەیرکردنی تاوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستانیا خودجیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە، وەروە لایک و کۆمنت و شێرت بینێتێتەوە، سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکەن لەبیرتان نەچێ بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ بوون بە ناوی کلیل میدیا هەموو کاتێک باشترینەکان ببینن لە کلیل میدیا.